جارێکی تر بارزانی لەسەر کێشە سیاسەت چەقبەستوەکانی هەرێم پەیامێکی بڵاو کردەوە. هەریەکە لە فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و گۆڕان و کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان وەڵامی پەیامەکەی بارزانی دەدەنەوە. شکوریە شێخانی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت پێویستە بارزانی لە جیاتی بڵاوکردنەوەی پەیام بە کردداری هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی هەرێم بدات کە ئەوەش زۆر ئاسانە لە لای ئەو ئەگەر مەبەستی بێت. ئەگەر لە ڕووی کردارەکی هەنگاوی بۆ باە پەیامیش بڵاو نکاتەوە، بەڵام کە پەیامیشی بڵاو کردوێتەوە بەڵام بە هەنگاوی کردارەکی بەدواوە بێ با جدیەتی بەدواوە بێ بە جدیش لەسەر پەیامەکەی خۆی بکە، خەڵک چ لە پەیام بکە، خەڵک کە جیرفان بەتاڵە و لەناو کۆمەڵی قەیرانە، خەڵک کە شەڕی دەرونی لەگەر دەکرێت چ لە پەیام بکە، خەڵک ئامادە نییە جێبیستی ئەم پەیامانەش بێ. لە پەیامەکەیدا بارزانی پێشنیازی کرد کە حیزبەکانی کوردستان بکەونە گفتوگۆ و پەرلەمان کارا بکرێتەوە و سەرۆکایەتێکی تازە بۆ پەرلەمان هەڵبژێردرێت. ڕاشی دەگەیەنێت ناکرێت ئەوانەی بوونەتە سەرچاوی قەیران دووبارە سەرۆکایەتی پەرلەمان بگرنەوە دەست. ئاشکراشی دەکات پێویستە حکوومەتێکی نوێ دابمەزرێت. پەرلەمانتارێکی گۆڕانیش دەڵێت ئەوەی بۆ سەرچاوی دروستبوونی کێشەکان بارزانی کورسیەکەی بوو نەک سەرۆکی پەرلەمان. ئەندامێکی فراکسیۆنی سەوزیش لە پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات تەنها یەک قسەی تازە لە پەیامەکەی بارزانی هەبوو کە ئەویش هەڵوەشانەوەی حکوومەتە، بەڵام ئەو کارە بەبێ کاراکردنەوەی پەرلەمان ناکرێت، بۆیە پێویستە بارزانی و حیزبەکەی پەرلەمان کارا بکەنەوە. پەیامەکەی کاک مەسعود لە ڕاستیدا بۆ سپیکردنەوەی ئەو وتانەی بوو کە لە باشی پێشکەشی کرد. زۆر ئاسایی بوو داوای لێبوردنی لە خەڵکی خۆپیشاندەری سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجێش بکردایە لە پای ئەو وتەی کە بەرامبەری پێی وتن هەڵپەڕن ڕۆژێکی دیاری کردایە کە بەڕێزیان واز لەو پۆستە دەهێنن. کیت خۆی سەرچاوی کێشەکان بووە زۆر باش دەزانێت. ئەمە پێویست ناکات منیش و ئەویش ئەو قسەیە بکەین. ئەمە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هاوڵاتێکی سادەوە تا شرۆڤەکارێک ئەو ڕاستیە زۆر باش دەزانێت. ئەمەی تازە کە بینیمانتیە قسەکردن بوو لەسەر هەڵۆشانی حکوومەت و دانانی حکوومەتێکی تازە و ئەم هەموو ئەو کارانی کە لە پەیامەکە ئاماژەی پێکردووە پێویستی بە کارەکردنەوەی پەرلەمان هەیە و پێویستە سەرتا پەرلەمان کارە بێتەوە ئەوسا هەنگاوی هەڵۆشانی حکوومەت و کارکردن بۆ پێکێنانی حکوومەتێکی تازە بکرێت. پەرلەمانتارێکی فراکسیۆنی زەردیش لە پەرلەمانی کوردستان دەڵێت پەیامەکەی بارزانی نەخشە ڕێگایەکی زۆر باشە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم، بۆیە پێویستە لایەنە سیاسیەکان بەدەم بانگەوازەکەی بارزانی بێن. نەخشە ڕێگایەکی زۆر باشە بۆ چارەسەرکردنی. هیوادارم لایەنە سیاسیەکانی کوردستان بەدەنگ ئەم بانگەوازەی سەرۆکی هەرێمی کوردستانەوە بێن و ئیدی کۆتایی بەو هەموو کێشە و کێشمەی نێوانیان بێنن. چکە دیار ئەو پێشنیارە نوێیانەی بارزانی دوا بە دوای چڕبنەوەی ناڕزاییەکان و فراوانبوونی خۆپیشاندان و زیادبوونی قەیرانی سیاسی و ئابوووریەکانی هەرێم دێت، بەڵام دیار نییە لایەنەکان دەتوانن لەسەر یەک مێزی گفتوگۆ تاوتوێی پرسەکان بکەن یان نا، بەهۆی ئەوەی هەندێک لایەن تا ئێستا دانیشتنی لایەنەکان ڕەت دەکەنەوە بەر لە کاراکردنەوەی پەرلەمان. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.